ئەمڕۆ سێم ڕۆژی فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دیهۆک بەڕێوە دەچێت کە تێیدا ئەمڕۆژ چەندین فیلم وەک ڕۆژانی ڕابردوو نمایش دەکرێن 126 فیلم و هەروەها کورتە فیلم و بەڵگە فیلم و فیلمی درێژی کورت و جیهانی لە نێو پێشبڕکەی چوارەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دیهۆکن کە هەمویان لە نێو ئەو هەفتەی کە دانراوە بۆ فیستیڤاڵەکە نمایش دەکرێن و دواتر خەڵاتی باشترین دیاری دەکرێت. ئەمڕۆ یەکێک لەو ئەکتەرانەی کە خەڵکی باکووری کوردستانە ئەو لە چەندین فیلمدا ڕۆڵی سەرەکی هەبووە بەشداری کردووە و کاری دەرهێنانیشی بۆ فیلمی پەنابەری پاریس کردووە. ئەمڕۆ ئەو میوانی منە، ئەویش بەڕێز مامۆستا ئەحمەد زیرەکە. مامۆستا بەخێر بێت. دەمەوێت دەستپێک لەوە دەست پێ بکەم، تۆ ماوەی سێ ڕۆژە لە نێو فیستیڤاڵەکە دایت و فیستیڤاڵەکەت بینیوە، چۆن هەڵی دەسەنگێنی چ جیاوازیەک دەبینی لەگەڵ ساڵەکانی ڕابردوو؟ Ez bixwe cara duyemîn e ez tên festîvalê. Cara yekemîn ji bona festîvala duyemîn hatibûm. Bi filmê xwe ez hatibûm. Yani hêdî gele pêşvet çîtin. Ji aliyê organizasyonê profesyoneltir e û aliyê daxwazên filmê ku davet kire yani her roj pêşvet çîtin yani. باشە، تۆ ئەزمونت لەگەڵ فیستیڤاڵەکاندا هەیە و چەندین فیستیڤاڵی جیهانیت بینیوە، چ جیاوازیەک دەبینی لە نێوان فیستیڤاڵی فیلمی دیهۆک و هەروەها ئەو فیستیڤاڵە جیهانیانەی کە تۆ لە دەرەوە بینیوتن؟ مرۆڤ دikarit bêjîtin ku ev ya çaremîn e, yani ew festîvalên navdewletî yên dünyayê midyetî hemî yên 40-50 salin ku cihê xwe girtine, cihê xwe ew kirine. Yani ya dohokê ji mirov dikarit bêjît hiç zarokeke, zarokeke mezin dibîtin, jêdî ya dî ser me ye em, yani em ê çawa wê baş dene naskirin. Hêviya min ev e ku îsal dît yani her profesyonel tişîtin, hêviya min ev e ku dê rojekê hêtin ev festîvalê jî wekî diye dünyayê dêyete naskirin. باشە، تۆ یەکێکیت لەو ئەکتەرانەی کە لە فیلمی ماڵی بێبان کە خانمە دەرهێنەرێک کاری دەرهێنانی بۆ کردویش سۆلین یوسفە، ئەزمونت لەگەڵ دەرهێنەرێکی ئافرەتدا چۆن بوو، چۆن هەڵی دەسەنگێنی فیلمەکە؟ Ev rast nav sinema Kurdî de yani jinên derhêner kê min hêdî dest pê dikin. Lê misolîn şansê me hebû, misolîn ez zû da nas dikim me gelek televizyonê kar kiribû. Lê bi rastî jî yani ji mêra kêmtir nînin. Yani ez çi ferqina bînim karê solîn dît û pir serfiraz bû, yani wekî dibêjin hêviyeke mezin بۆ من چێبووش بۆ سینەما کوردیژی دەبێژم یعنی سۆلین دەگەرێکی پڕ مەزنە. باشە، تۆ دەڵی کە دەرهێنەری ئافرەت کەمەوە بە شێوەیەکی گشتیش هەندێک لە سینەماکاران بەردەوام وا دەڵێن هۆکار چییە کە کورد دەرهێنەری ئافرەتی کەمە؟ ئێوە بچێکی فیلمش خۆ ئۆرگانیزاسیۆنە یان نەتنێ دەرهێنەرە ئەو ئەکیب فیلما سۆلیندا نیوی ئەکیب ئەڵمان بوون، نیوی ئەکیب کورد بوون. Yani ya mühim ev organizasyona kariye filmida sonucu ev kar rastî pir başçekirger Alman û Kurda û her du ekîb jî geliye ku baş fam kirin. باشە، ئەگەر باسی کاریگەری فیلمە کوردیەکان بکەین، بێگومان هەندێک فیلمی کوردی هەن کە لە ماوەی ڕابردوودا بەشداری فیستیڤاڵە جیهانیەکانیان کردووە. فیلمە کوردیەکان بە شێوەیەکی گشتی چۆن هەڵدەسەنگێنی تاوەکو چەند توانیویانە کە کاریگەری دروست بکەن نەک لە ناو خۆبەڵکو و لا دەرەوە و لە جیهانیشدا. کاری فیلمی یه هەری زەحمەت دەرخستنا فیلمانە. Yani dünyayı hemice ev kesi film çetketin, kari yekemiyet fikirtin, ezevi filmi çava derefinem. Cebrasici var ki pıskereka sinema Kurdiya heri mazın eve. Yani emirov karit ana bejitin sinemaya festivalana. Yani ev derketine film al cihanı, sinemayın cihanı yani kim film derdik evin. Ev festivalci avantaj ve faydemeyi heri mazın. Hokarçiye kabineri Kurd kamtir filme Kurdiya kana binet. Faham nekir? مەبەستمەوەیە کە هەندێک فیلم هەن لە فیستیڤاڵەکاندا بەشداری دەکەن بەڵام بینەریان کەمە. هۆکار چییە کە بینەری کورد بۆ شێوەیە کەم سێری فیلمەکان دەکات؟ ئەو ئیدی ئەو کارێ مەبخۆیە یعنی گەرەک ئەم سینەماخوا باش بدەن ناسکردن و گودا ملت بێتن سینەمای باش. ئەو تاوی کە ماسیجە مثلا کوردستان هەیە ساڵۆنی سینەمای ساڵۆنی سینەما ئەو کولتورە سینەمای هەیە جێگای خۆی باش نەگرتیە. یعنی ڕاستی ئەو کارێکی پڕ مەزنە و ملت بینە سینەمای. باشە.
ئەگەر من بە قسەی دەرهێنەرێکی ئیسپانی پرسیارێکت لێ بکەم کە ئەویش پیدرۆ ئەلمۆدۆڤارە دەڵێ لە سەردەمێکی زۆر خراپ لەدایک بووم بەڵام سەردەمێکی زۆر باش بوو بۆ سینەما ئەتوانین بڵین کە ڕۆژگارە سەختەکان سەردەمی باشن بۆ سینەما یاخود ئەو ڕۆژگارانن کە زیاتر داوای سینەما دەکەن؟ گۆرەی شەرتە مەسەلاوان ئەم گاوایم سینەما خۆ ئیرۆ سینەمایم کوردی مێزەتکن سەدا هەفتێ هەشتەی فیلمên تراژێدینە ئەوجی ژیانەمەیە یعنی ئەم نەشین نەکن ئەم نکارن ژیانە خۆ vêşêrin ژیانە خۆ دەرکەبن ئەوجی تەخمینا من یا هەری مازم بێدەولەت بوونامەیە یعنی ڕۆژێک و ئەم ببنە دەولەت باوەڕکەم سینەمامەجی دێ گوهارتنێک پڕ مەزن چێبیتن باشە یەکێک لە ئامانجەکانی فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دهۆک ئەوەیە کە پردێکی پەیوەندی دروست بکات لە نێوان سینەماکاران و بەرەمێنەرانی کورد وارووا لەگەڵ ئەوانی دەرەوەدا و لەگەڵ ئەوانی جیهاندا پێت وایە کە تاوەکو چەند توانراوە و ئامانجەی فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دهۆک بەدی بێت یاخۆت بەدی هاتووە دهۆک هێدی دەست پێتکەتن یعنی شخوا ئارماجە فستیڤالیژی ئەوەیە سینەما کوردی دنیای بدەتە ناسکردن ئالیدنجی ئەو دەرهەنەرێن مەسەلا بیانی هەموو گازیکردن ئەوکردن فیلمên کوردی نیشەوان بدن کو دا ئەم بکارن سینەما خۆ زێدەتر بدەنە ناسکردن زێدەتر بێتە بەڵافکردن دنیای هەمگی بدەنە ناسکردن شخوا ئارماجە فستیڤالیژی ئەوە باشە ئەگەر باز لە پێویستی ئەم فیستیڤاڵانە بکەین فیستیڤاڵی ئەم ساڵی فیلمی دهۆک بڕیار وا بوو کە نەکرێت بەڵام دوای فشارێکی زۆر فیستیڤاڵ بەڕێوە چوو ئەگەر بێت ئەم جۆرە فیستیڤاڵانە بەردەوام نەبێت پێت وایە کە چ کاریگەریەک دروست دەکات بەتایبەت لە بواری هونەر و سینەمایە سینەما ئالیێ کاری کولتوری دا جێکی پڕ مهم دگریتن یعنی مرۆڤ کاریت بێژتن گۆرەی شانۆیە گۆرەی ڕێسما گۆرەیە دە ڕاستیجی یعنی بۆ ناسکردنە کولتورێکی دنیای داهانا سینەما جهێ سینەمای پڕ مهمە ڕاستە میژی بیزگاوا فستیڤالە دهۆکی ئیبتال بوو ڕاستیجی ئەش گەلە خەمگین بووم لێ باش بکو دومایکێ یعنی شەرتێت وێ ڕۆژێ وڵۆ مش بۆ ناوی ئەو قەرەتاسنە لێ پشتنگی هات گوهارتن و فستیڤال تێتە چێکردن یعنی بۆ ناسکردنە داناساندنە کولتورەمە ڕاستیجی پڕ گرنگە ئە فستیڤال باشە هەندێک کات سینەماکاران خۆیان ڕخنە لە بواری سینەمای کوردی ئەگرن کە دەڵێن سینەمای کوردی بێدایک و باوکە ئەم قسەیە بۆچی دەکەن پێت وایە کە بەڕاستی سینەمای کوردی بێدایک و باوکە ئەگەر وایە دەبێت چی بکرێت ئەس خۆ یان بخوایە بێژم ئەو دای باب دەولەتە ئەکە ڕۆژێکی دەولەتامە یا ئازاد هەبە ئەو دای باب یان دەولەتە چونکە ئانا دنیای هەمی جگا ئەو ئەوێن کو دەولەتên وها سینەمای وا هەیە جێگای سینەمایمان هەنە ئەوێنمان هەنە ئالیکاریا فیلماتکن هەمی تشتاتکن بێژە کێماسیامەژی ئەوە یعنی نە دەولەت بوونامە با پرسکرەکە هەمیات ستۆرتی ڕۆژێکم بنا دەولەت دای و بابی مەژی دێ چێبیتنیش باشە ئەگەر باسی سەربەخۆیی کوردستان بکەین بەردەوام لە نێو لایەنە سیاسیەکان ئەو مژارێکی گەرمە هەوڵدان بۆ سەربەخۆیی کوردستان و ڕاگەیاندنی سەربەخۆیی کوردستان سینەماکاران چۆن دەتوانن بە پاڵپشتی سیاسیەکان واروها هاوکات لەگەڵ سیاسیەکاندا ئەوانیش ڕۆڵیان هەبێ لە ڕێگەی سینەماوە هەوڵ بۆ سەربەخۆیی کوردستان بکەن بۆی کە ببێت بە دەوڵەت و ئیدی بتوانرێت سینەماش وەک دەوڵەتانی دیکە بەرەو پێش بچێت سینەماش گاوادیجی میگوت یعنی بڕاستی عالیە کولتوردا بۆ داناساندنە ملەتێکی و گەلێکی کولتورێکی پڕ مهمە مثلا یا هەری باستیت بێژم ئەvە 36 ساڵ از فرانسایی دیژیم گاوا چۆن فرانسایی گاوا میگوت من کوردم کورد چیە شکونە ئەفغانیستانەیە پاکیستانەیە لکونە ئانا ئیرۆ گاوایەت بێژم ئەس کوردم ڕاستیجی ئەس گەلە سەر بلندم yani ana mesela kültürame evime naskirin bonaçı yekji ev sinemame naskirin maxada naskirin jibona yani ev fayda gelek mazın şey bu aliyedin jibo sarxabunu yani sinema mükaritin sarxabunu ava biketin ev biketin let karitin kültürame ku meji emne Türk'ün ne Fars'ın ne Arap'ın mebitete naskirin emji milletekin kültürame heye urfu adet etme hene jiyaname heye zamaneme heye باشە ئەگەر باسی جەنگ بکەین عراق بەگشتی و هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا و ئێستاش بە قۆناغێکی زۆر هەستیاردا دەڕوات بە تایبەت دوای هاتنی داعش تاوەکو چەند سینەماکاران توانیویانە کە دەنگی ڕاستەقینەی جەنگ بگوازنەوە بۆ بینەر و کار لەسەر ئەو تراژیدیا و جەنگە بکەن کە ئێستا هەیە اولی مثلا شخص پیشتر مثلا داعشی مثلا تلویزیون دنیای و همه بحثی کرده گلت کن گلت که در هنرین دکومانتر هاتن کردستانی گل دکومانتری چکرن سر داعشی دیدن که وجب راستی جبلی کرده کس دیجی داعشی شرجی نکتن
yani ev rastîjî hate ortê adin jî alî mesela filmê do filmê vekirina festîvalê midît ser şengalê hatibû çêkirin pir tesîrek pir mezî dem ew işte jiyana me didin naskirin dünyayê. باشە لەنێو ئەم فیستیڤالشدا بە شێوەیەکی گشتیش سینەمای هەر چوارپارچەی کوردستان هەیە دەتوانین بڵین کە کۆی هەموو ئەم فیلمانە و کۆی هەموو ئەم سینەماکارانە ناوی بنین کە سینەمای کوردستانی گەورن یاخود جیان بکەینەوە نەخێر ئەمە سینەمای پارچەکانی کوردستانن. شخه فایده به فستیوال دهوکه جی ام کردستانی همی یک کدد بینم یعنی یه روجاوای بیتن یه باشوری بیتن یه باکور بیتن یه روجاوای بیتن راستی جی فایده کی گله مازیم بیتن نه امت کارن ام بیشن حس کردستانی فایده کی پرمازن چید بیتن. بەڵێ بەڕێز مامۆستا ئەحمەد زیرەک ئەکتەر و دەرهێنەر سپاس بۆ تۆ بەخێر بێت. بەڵێ بەڕێزان ڕۆماڵی ڕوودا و لە ماوەی هەفتەیەکدا لە چوارەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دهۆک بەردەوامە بێت لەگەڵتان ئەم هەفتەی بینە کۆتایی هات هەر شاد وەختەوە بن.